کۆگایەکی دانەوێڵەی پەلەوەر و هەروەها خواردنی ماسیەوە پشیلە و ساگ لە سێتاقان لە پشت مزگەوتی حاجی موراد ئاگری گرت و ئەم تەواوی ئەم شەو ئەو کۆگایە سوتا. ئەو کەسانی کە لێرەن باز لۆ دەکەن سەرەتا ئاگرەکە بچووک بووە، دوای ئەوەی کە ئاگرەکە چۆتە دواوەی کۆگاکە ئیدی بە تەواوی تەشەنەی سندووە. ئەو کەلوپەلانی لە ناو کۆگاکەن ڕێخۆشکەر بە بۆی ئاگرەکە گەورە بێت. لەسەرەوە کۆگایە لە خوارەوە چەند دوکانێکی لێ کە دوکانەکان کاری فرۆشتنی سفر و پاتری دەکەن، پاتری ئۆتۆمبیل و هەروەها سفر و فافۆن. ئەمە ئەو دیمەنانەیە کە بە ئێستاشەوە تیمەکانی بەرگری شارستانی لە هەوڵی ساردکردنەوەی ئەو باڵەخانەیەدان. ئەمە ینی باڵەخانەیە کە خوارەوەی دوکانە و سەرەوەشی کۆگا بووە کە کۆگای کەلوپەلی پەلەوەر و هەروەها ئاژەڵی، ینی خواردنی هەم پشیلە هەم سەگ هەم جۆرەها قەفەز لێرە هەبووە هەروەکو لە دیمەنەکان دیارە. من قسەم لەگەڵ سەرپەرشتیاری تیمەکانی بەرگری شارستانی کرد، مقەدەم هێمن ئەحمەد بۆ سار وتی نۆتیمان بەشدار بوو لە کۆنتڕۆڵکردنی ئاگرەکە تا ئێستا هۆکارەکەی نەزاندراوە، بەڵام زیانی گیانی نەبووە، زیانە مادیەکانیش نەخەمڵێنراوە و ویستم قسە لەگەڵ خاوەنەکەی بکەم، بەڵام خاوەنەکەی ینی نەیویست قسە بکە و بارودۆخی باش نەبوو. ئەمە ئەو دیمەنانەیە ئەو کۆگایە دەکەوێتە پشت مزگەوتی حاجی موراد لەسەر شەقامی 6 مەتری کە دەتوانین بڵێن لە دوای کاتژمێر 2-3 خولەکی بەرەبەیانەوە ئاگر دەگرێت. بەشێک لەو کەسانەی لێرم باز لۆ دەکەن کە هۆکارەکەی شۆرتی کارەبا بوو، بەڵام تیمەکانی بەرگری شارستانی تا ئێستا دیاریان نەکردووە کە هۆکارەکەی چییە و دەستیان بە لێکۆڵنەوە کردووە. ئەمەش ئەو محاویلەیە کە ینی لەگەڵ ئەم ئاگرا معاویلەکە سوتاوە و بەهۆیەوە ئەو بەشێ ئەو دەوروبەرەی ینی دەوروبەری باڵەخانەکە و کۆگاکە بە تەواوەتی بێکارەبا بوونە و لە ئێستادا کارەبایان بڕاوە چونکە محاویلەکە سوتاوە و ینی هەروەکو لە دیمەنەکان دیارە وایرەکانیشی سوتاوە کە محاویلەکە بە تەواوەتی سوتاوە. کۆگاکەی سەرەوە کەلوپەلی پەلەوەری لێبووە، کەلوپەلی ئاژەڵی لێبووە، دانەوێڵەی لێبووە و هەروەها خۆراکی لێبووە. ئەمەش ئەو دوکانەیە کە لە خوارەوە هەم پاتری فرۆشتووە هەم سفر و فافۆنی کۆ کردوتەوە. ئاگرەکە لەلایەن نۆتیمی بەرگری شارستانیەوە بەبێ زیانی گیانی کۆنتڕۆڵ کرا.